بەنێوی خودای گەورە خۆشەویستان سڵاتان لێبێ هیوادارم تەواوی کات و ساڵتەکانی ژیانتان پەڕ بێ لە خۆشی و شادی. ئەوڕۆ زۆر هەستێکی خۆشم هەیە چونکە دڵنیام بە دیتنی ئەو خولە و ئەو ڕاهێنان و تەمرینانێکی دەیکەن یەکێک لە گەورەترین ترسەکانتان لەدەست دەگرن. ترس لە وتاردان. خولی کۆنتڕۆلی ترس لە وتاردان چییە؟ کاتێک داوا لە ئێمە دەکەن لە بەرابەر کۆمەڵێکدا قسام بکەین و ئەمە دەچین کە قسام بکەین بەڵام گەروماویشک دەبێ دەلەرزین سوور هەڵدەگەڕین هەناسەمان نایە و ئەو کاتەیەکە ئەو شتێکە دەیزانین ئەو جۆرێکە شیاوە ناتوانین پێشکەشکەین ئەو جۆرێکە بۆ خۆمان هەین ناتوانین خۆمان دەربڕین و لێرەدایەکە هەستێکی زۆر زۆر ناخۆش تەجروبە دەکەین شاید هەمووی ئێمە ئەو هەستە ناخۆشەمان تەجروبە کردەوە بەڵام خۆشەویستان دڵنیاتان دەکەم ئەگەر ئەو شتانێکە ئەوڕۆ لێرە باسی دەکەین و ئەو ڕاهێنانە بکەن حتمەن دەتوانین ئەو ترسە کۆنتڕۆڵکەین. لێرەدا پرسیارێک شاید بۆ من بێت پێشێ بۆ خۆمان بڵێن باشە بۆچی من ترسم هەیە کە لە بەرابەر کۆمەڵێکدا قسام بکەم ئەدی بۆ زۆر کەس ترسی نییە و زۆر بە ئاسایی قسان دەکا بۆیە بەو ڕستەی لە مارک توین دەست پێ دەکەم. مارک توین دەڵێ وتاربێژەکان دوو دەستن یعنی و کەسانێک کە لە بەرابەر خەڵکدا قسان دەکەن دەبنە دوو دەستە. دەستەیەکیان کەسانێکن کە دەترسێن یعنی ترسیان هەیە لە بەرابەر کۆمەڵدا و دەژڵێن ترسمان هەیە. دەستەیەکی دیکە کەسانێکن کە درۆ دەکەن یعنی چی؟ یعنی کەسانێکن کە ترسیان هەیە بەڵام ڕاستی ناڵێنەوە دەڵێن ترسمان نییە کەوایە تەواوی ئەو کەسانێکە لە بەرابەر خەڵکدا قسان دەکەن ترسیان هەیە بەڵام پلەی ترسەکەیان جیاوازە بە هۆی وەی کە کاریان کردەوە ڕاهێنان کردەوە لەسەر خۆیان کاریان کردەوە و توانیویانە ئەو ترسە لە دەستخۆیان بگرن. کەوایە کەسانێک کاتێک دەتوانن ترسەکە لە دەستخۆیان بگرن ئێمەش حتمەن دەتوانین و من بخۆم یەکێک لەو کەسانم کە ترسێکی زۆرم لە قسەکردن لە بەرابەر کۆمەڵدا هەبوو و توانیمە لە دەستخۆم بگرم. ئەوڕۆ لەو خولو دەورەیەدا تەواوی ئەو تەجروبە ئەزمونانەی کە هەمووت پێ دەڵێم ئەو ڕێگایە کە بۆ خۆم ڕۆیشتم لە سفرەوە ڕۆیشتم و توانیمە لە جگەهایەکی زۆر قسام بکەم هەمووت پێ دەڵێم کە تۆش لەو ڕێگایە بڕۆی و بتوانی بە ئامانج بکەیت. بەڵام پیرۆزباییتان پێ دەڵێم چونکە ئێوە جیاوازن بۆ چونکە خەریکی فێربوونن کەسانێک کە خەریکی فێربوونن جیاوازن لەگەڵ کەسانێکی دیکە. ئەم بە بۆنەی کارەکەمەوە لەگەڵ کەسانێکی سەرکەوتووی زۆر هەستان و دانیشتنم هەبوو. کەسانێک کە کارخۆڵقێنەرن کەسانێک کە مدیر و سەرکردن کەسانێک کە لە کاری خۆیاندا دەستکەوتی باشیان هەبوو و لە تەواوی ئەواندا یەک خاڵی زۆر گرنگم دیوە ئەویش ئەوەیە ئەوان خۆشێچکۆلەکانی ئێستا فەدای خۆشە گەورەکان دەکەن یعنی ئێستا کات دانانێن بۆ خۆشیهایەکی چکۆلەن و کە زوو دەگوزارێن بەڵام لە ئاکامدا خۆشیهایەکی بەردەوام و درێژخایەن بەدەستێنن و ئێوەش خەریکی نەو کارە دەکەن. هەر ئێستا دەتوانتوانی بە جێوەی چەولە و خولو دەورەیە بکەن دەتوانتوانی خەریکی مۆبایلەکەتان بن دەتوانتوانی چاو لە تەلەڤیزیۆن بکەن یا کاتەکەتان بە فیڕۆ بدەن بەڵام ئێستا هاتوون لەسەر خۆتان کار دەکەن و دڵنیا بن کە ئاکامەکەشتان جیاوازە. کەوایە ئێمە بۆ ئەوەی کە دەستکەوتێکی جیاوازمان هەبێ دەبێت حتمما کاری جیاواز بکەین و هەمیشە دەبێت ئەو پرسیارەی لە خۆمان بکەین بۆ سەرکەوتن حازرین چ کارێکی جیاواز بکەین چ کارێکی جیاوازە کە دەتوانێت ئاکامەکانی ئێمە بگۆڕێ. بۆیە من لە تەواوی خولو دەورەکانمدا لە تەواوی کلاسەکانمدا هەمیشە بەو ڕستەی دەست پێ دەکەم بۆ ئەوەی کە جیاواز بین دەبێت کاری جیاواز بین. خۆشەویستان دڵنیا بن ئەوانەی کە بە ئاکام و سەرنجامێکی باش گەیشتون حتمەن تێکۆشانێکی زۆریان هەبووە و حتمەن دەگەڵ زۆربەی خەڵک کارەکانیان جیاواز بوو. لە سەردادا پێم خۆشە باسێکی کورت لە مەهاباد ئاکادمی بکەین. بزانین مەهاباد ئاکادمی چۆیە. مەهاباد ئاکادمی لە ساڵی 1399 واتە 2020 پێکهاتۆ تیمێکین کە دەمانهەوێ خزمەتێکی باش بکەین لە بواری فێرکردندا بە تایبەتی لە بواری وتاربێژی هونەر قسەکردن و ئەو مەهارەت و زیرەکانی کە پەیوەندی هەیە بەو بابەتی. لە پێشدا بە نێوێکی دیکە کارمان دەکرد بەڵام نزیک ساڵێکە کە مەهاباد ئاکادمی لەدایک بووە و زۆر زۆر خۆشحاڵم دەتوانم خزمەتێکی باش بکەم بە نەتەوەکەی خۆم
و بە زمانی کوردی دەتوانم خزمەتێکی باش بکەم بە کەسانێک کە دانهەوێ ئەو توانایانە فێر بن. باشترەوەی کە خۆشم بناسێنم بۆی کە باشتر لەگەڵ ئێگاشنا بین، ئەمن ئەنوەری ڕەسوولپوورم. لە ڕاستیدا ئەنوەری محەممەد ڕەسوولپوورە، وەلی چون زۆر دوور و درێژە هەمیشە کورتی دەکەمەوە. نووسەری کتێبی وتاردان لەژێر 50 کتێبێک کە سەبارەت بە وتاربێژی نووسراوە و ڕاهێنەر و مامۆستای وتاربێژی و هونەری قسەکردن واتە فەنی بەیان. ڕاوێژکاری چەندین کارخڵقێنەری گەورە و کۆچی قوتابیانی خولی مەستەری کۆرسی ڕاهێنانی مامۆستا لە زانکۆی تاران، وتاربێژی گەورەترین سیمیناری فێرکاری ئێران لە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەری چەندین خول و سیمینار و تا ئێستا زیاتر لە 6,000 نەفەر سەعات فێرکاریم هەبوو. بەڵام گرنگەوەیە ئێستا ڕۆ دەتوانین چ بکەین و من دەتوانم چ خزمەتێک بە ئێوە بکەم. دەنا مەبەستمەوە نێ کە تاریخ لێ خۆم بکەم، مەبەستەوەیە کە یەکتر بناسین. بەشێک لە دۆستان دەڵێن ئەتۆ هەر لە سەرەتاوە وتاربێژەکەت باش بوو، هەر لە سەرەتاوە دەتوانی لە بەرابەر کۆمەڵدا قسام بکەی و ئەو ڕاهێنان و فێربوونە زۆر کاریگەر نەبوو. بەڵام پێم خۆشە پێدام بڵم کە لە سەرەتاوە ئەمن شێشەم هەبوو ئەوەی کە لە بەرابەر دووسێ کەساندا قسام بکەم. ترسێکی زۆرم هەبوو، شەرمم هەبوو. بۆیە وەڵین بەسەرهاتی خۆم و بۆ دەجێرمەوە کە چۆنم وتاردا و لە بەرابەر کۆمەڵدا چۆنم قسە کرد. ئەمن هەروەک دەزانن دۆستان لە ناوەندی تەندروستی کار دەکەم و نزیک 12 ساڵەوە پێش لە ناوەندی تەندروستی شاری سەقز کارم دەکرد. داوایان لە من کرد کە بۆ کۆمەڵێک خەڵک قسام بکەم و وانە بڵێمەوە، بۆ کەسانەی کە و لاوانەی کە تازە زەماوەند دەکەن و ئەو وانەی کە پێویستە بەوانی بڵێمەوە. لە سەرەتاوە پێم کارێکی سەخت نەبوو، بەڵام کاتێک کە چوم دەکارەکەی و دیتم کۆمەڵێک خەڵک لەوێ دادنیشن و قەرارە بۆ خەڵکی قسام بکەم، ترسێکی زۆر بەسەرمدا زاڵ بوو. وەکوتم بەڕاستی و کار بۆم سەختە، هەرچی حەولمدا کە و کاری نەکەم کوتیان ئەتۆ هەڵبژاردراوی و دەتوانی و لێهاتوویت هەیە و دەبێ حتمەن بیکەی. بۆیە ئەمن مەجبور بووم و چوم پێش. بەڵام ئەووەڵین ڕۆژ کە قەرار بوو نزیک 10 کەس بێن و ئەمن وانایان بۆ بڵێمەوە، هێندەم ترس هەبوو کە نەمتوانی و ناچار بووم درۆیەکیشم کرد و کوتم ئەو کەسەی کە وانە دەڵێتەوە ئەوڕۆ لێرە نییە، لێرە دەجێ خۆیەتی کە ئەمن عوزرخایی بکەم لەو کەسانەی کە ئەو ڕۆژە هاتم بەشداریان کرد و پۆستپێنەوانەکەمان پێکوتنەوە. بەڵام دوایە کەم کەم لەسەر خۆم کارم کرد، مەجبور بووم، زۆر بۆم سەخت بوو، لە پشت میز دادەنیشتم هەڵنەدەستام و کەم کەم باشتر و باشتر بوو، تاوەی کە لە ماوەی 2 ساڵاندا کتێبیشم کە دەخێندەوە، بەڵام توانیم نزیک 40-50 کەس کە لە کلاسێک دادەنیشتن بتوان وانە پێ بڵێمەوە. چەند ساڵ دوایە کە هاتمەوە ناوەندی تەندروستی مەهاباد، قەرار بوو لە هەڵبژاردنێکدا بەشداری بکەم. هەڵبژاردنێکی نێو ئیدارەی خۆمان بوو، وەکتمەوانە هەموو دۆست و ڕەفیق خۆمن و کێشەنێ ئەمن کە خۆ بۆ 40-50 کەسان قسەم کردو و فێر بوو. بەڵام کاتێک بانگیان کردین و قەرار بوو بچین قسام بکەین، چوونە سەر ئێستەیج دانیشتین، نزیک 7-8 کەسێک بووین و قەرار بوو 1-2 دەقیقە قسام بکەین. ئەم نیشتم دەچم قسان دەکەم، زۆر بەباشی قسان دەکەم و حتمەن دەبێت دەنگ بێنمەوە. زۆرم خوازر نەکرد، زۆرم تەمرین نەکرد. هەر لە ڕێگاکە دەڕۆیشتم شتایەکم خوازر کرد وتمەوەی دەڵم. کاتێک نۆبەمان هات و قەرار بە قسام بکەین، لە نەفەری ئەوەڵەوە کە هات بۆ لای من دڵاکوتەم یەکجار زۆر بوو. یعنی لێرە هەستم پێ دەکرد کە دڵم لێدەدا. گەروم ویشێک بوو، دەنگم نەدەهات، بەرچاوم تاریک بوو. و زۆربەی ئەو کەسانی کە لێو بەباشی نەمدەدیتن. کتم بۆچی وام لێ هاتۆ؟ بۆ وام بەسەر هاتۆ؟ خۆ من دەمتوانی باش قسام بکەم، ئەتی بۆچی؟ خۆ کەسانی کە لەوێن هەموو هاوکار و دۆست و ڕەفیق خۆمن. بەڵام ئێستا دەزانم کەەوە ترسی وتاردانە کە دەبێت کۆنتڕۆڵێکی. و کاتێک نۆبەی من هات، توانیم بۆ ماوەی نزیک 1 خولێک قسام بکەم و نەمزانین چم کردو. دوای چوم لە هاوڵ ڕفیقەکانم پرسی کتم چۆن بوو، کوتیان زۆر باش بوو، بەڕاستی خراپت قسە کرد. و ئەو دەم بوو کە بڕیارمدا بەباشی لەسەر خۆم کارێ بکەم، بڕۆم فێر بم. دیتم هونەری وتاردان ئەو هونەرێکی زۆر زۆر بەهێزە. ئەوە نیە کە من بڵێم دەبێ ئایا ئەوە فێر بم یان نە. هونەری قسەکردن و پەیوەندیگرتن و هونەری وتاردان هونەرێکە کە لەو قەڕنەیدا زۆر زۆر بەکاردێبووی کە بتوانم بڵێم ئەمن چێم، چ دەزانم و چم پێیە. بۆیەوە ڕێکەوتم بەرەو تاران، چوم لە خوڵی دەورەهایەکی زۆر بەشداریم کرد تا ئەو ڕادەیە کە
توانیم کتێب بنووسم لە بوارەدا، توانیم خولو دەورە و سیمینار بەڕێوە بەرم و هاتمەوە بوارەی کە بۆ خۆشمەوە فێرکەم، چون دیتم لە نێو ناوچەیەمە و لە نێو کوردەواری کەسانێکی زۆر پێویستیان بەو هونەرە هەیە، بەڵام کەم کەس هەیە بە شێوازێکی دروست ئەو کارەی فێر بووبێ. ئەوڕۆ لەو خولەیدا تەواوی ئەو ڕێگایەتان بە وردی پێدەڵم، هیوادارم دەگەڵمان بن تاوەی کە ئەنگۆژ ئەگەر ترستان هەیە بتوانن حتمەن لە دەست خۆتانی بگرن. بەڵام داوایەکم هەیە حتمەن خودکار پێنووس لەگەڵ کاغەز حازرکەن بۆی کە ئەو خاڵانی کە گرنگە بینووسن. تکاتان لێ دەکەم حتمەن هەتان بێ، نابێ بڵێن لە مێشکماندا ڕای دەگرین، شاید لە مێشکماندا نەمێنێتەوە، بەڵام ئەو خاڵانی گرنگە حتمەن دەبێ بینووسین و دوایە پێداچوونەوەی بکەین. جا بڕۆین بۆ وانەی دواتر بزانین ئەو ترسا چۆن لەدەست خۆمان بگرین.